ئێمە وەکو کەسوکاری شەهیدانی شەڕی داعش 146 خانەوادەی شەهیدین. شەهیدەکانی پێشوو بە یاسای ژمارە 38 وەزارەتی پێشمەرگە خانشین کراون. ئێستا ئەم 146 ماڵە شەهیدە بە یاسای ژمارە 18 وەزارەتی ناوخۆ بەنیازن شەهیدانیان بۆ بکەن، بەڵام وەکوم بە یاسای ژمارە 18 فەرق و جیاوازی زۆر هەیە لەگەڵ یاسای ژمارە 38 چونکم یاسای ژمارە 18 یاسای ژمارە 18 ئەگەر بۆ نمونە باوکی مرد معاشەکەی دەبڕێ، بەڵام لە یاسای ژمارە 38 تاوان نییە. یاسای ژمارە 18 ئەگەر مناڵی گەورە بوو چووە سەر و 18 ساڵ معاشەکەی دەبڕێ، بەڵام بە یاسای ژمارە 38 وانیە. ئێمە ئێستا داواکارین بە یاسای ژمارە 38 وەزارەتی پێشمەرگە بۆمان جێبەجێ بکەن. ئەگەر بەپێی ئەو یاسای موچەمان بۆ ببڕنەوە، ئەو دوو خوشکم بچنە سەر ماڵی خۆیان، باشە معاشەکە یەکسەر دەبڕێ، باشە ئەوەیشی لە 18 ساڵ تێپەڕێ معاشەکە هەر دەبڕن. کەواتە باوکی ئێمە شەهید نەبووە. ئێمە لە وەزارەتی ئەگە بە یاسای وەزارەتی ناوخۆ بە یاسای 18 بۆمان موچەمان بۆ ببڕنەوە، دەڵێ چی خانە نشین. کاکە باوکی من شەهید بووە، خانشینی چی؟ باوکی من شەهیدە، شەهید. تۆ موچەیەکی 300-400 هەزاری بۆ بڕیتەوە، کەواتە ئەمە شەهید نییە.